ئێمە وەکو هاوڵاتی ناحیەی کەلەکچی پشتیوانی خۆمان بۆ کاندیدانی پارتی دموکراتی کوردستان دووپات دەکەینەوە. ئینشاڵڵا بە دەنگێکی باش بەدەر دەکەون. حەز دەکەین ئێمە وەکو هاوڵاتی خەڵکی کەلەکچینە زیاتر گرنگی بە بناری چیای مەقلوب بدرێتن، زیاتر گرنگی بە کەلەکچی بدرێتن کە دەنگێکی زۆر لە کەلەکچی هەیە. ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا کاندیدەکان سەرکەوتو دەبن. ئەس دەخوازش خەڵکی خودکەم خەڵکی من قەزا شێخان مادە 140 سەهلنینەوە خەڵکی من سە محافظانینەوە بشكل عام ئەو دەنگی خوب دەنەمەکان بشین بەرنامەی خۆی انتخابی بدەست ببینین لناف ئەنجومانی پارێزگاها میسلدا مەگەرێک ئەرشەیت هەینیت مادە 140 ویت ئیداری و مەدە ئیدارەیەت هەین المنطقەمە ئەم بریکە حواری ئینشاءڵڵا بدەست بەئینین و ئەم گەهینە نەتیجەکە باش بۆ خەڵکی خۆ ئەمشی بتر خزمەتەوە کەنیش ناحیە معیشی و اقتصادی و تربوی صحی. من وەکو هاوڵاتیەکی دانیشتووی ناحیەی کەلەکچی داوا لە هەمی هاوڵاتیانی ناحیەکەم دەکەم و هەمی دەوروبەری ناحیەش هەتا قەزای شێخان قەزای بەردەڕەش قەزای ئاکرێ لە ڕۆژی 12 ئامادە بن لەسەر سندوقی دەنگدان و پاڵپشتی لیستی 197 بکەن چونکی سەرکەوتنی پارتی سەرکەوتنی هەموو کووردا بەڕاستی ئێمەش وەکو منطقەی خۆمان پێویستە نوێنەرێکمان هەبێتن لە پارێزگای نینەوە و لە هەمی پارێزگاکانی تری عێراق. ئێمە وەکو هاوڵاتیانی ناحیەی کەلەکچی پشتی خۆمان دووپات دەکەینەوە بۆ لیستی ژمارە 197 کە لیستی پارتی دموکراتی کوردستانە، لیستی خوێنی شەهیدانە، لیستی ئاوادانیە، لیستی جەنابی سەرۆک بارزانیە. ئەگەر دەنگدان بێت و خەڵکەکە هەمیمان بە جۆش و خۆشەوە ڕۆژی 12 ڕووی بکەینە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەینە پارتی دموکراتی کوردستان ئەوە خزمەتگوزاری زیاتر بۆ ئێمە تێت ئەمانەت زیاتر دەگەڕێتەوە گوندەکانی ئێمە کە ئیستا هەمی لەژێر تەعریبن ئەوانەش هەمی ئازاد دەکرێن و دەگەڕێنەوە بە ئامانەت و بەخۆشی سەردەکەوێت. بگو به وقت گلگازانی نه کو بجید ها او ماهات کردن او نهات کردن او کیماتی های نه بگو به روز شریعه و روز صدوقه اگر او وی اف نبیجن او هوریکوری دشمن خود کن تبینک ام وادن پشت خو و شیو کی گلک مکم و گلک او دیبچینه صدوقه و دقی خوب دین اما وفایا بو شهید وفاداری بو شهید کو اول که همی بچندگی خود